بینەرانی بەڕێز لە هەرجەیەکەن سڵایەمەتان لەبێت ئەم کاتەوە و کاتێکتان باش بێت ئومێدەکەم گشتلایەکتان لە ساغ و تەندروستێکی باشتان هەبێت. بەرنامەیەکی نوێی چاوی گەلی کوردستانتان پێشکەش دەکەین. لە بەرنامەی ئەم جارەماندا باس لە گەشەی ئابووری هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیش دەکەین. بزانین هەرێمی کوردستان گەشی ئابوورێکی لەکوێدایە و عێراقیش بە هەمان شێوە گەشەی ئابوورێکی لەکوێ بۆ پێی کە کوردستان و عێراقیش زیاتر پشت بە یاڵی سەرچاوی داهاتەکان پشت بە نەوت و سامانی سروشتی دەبەستێت. بەڵام ئایا ئەمە بە تەنها بەسە بۆ ئەوەی کە گەشە بە ئابووری وڵاتەکەی بدات یاخود ئەوە تا چەندین سێکتەری تر هەیە دەتوانێت لە ڕێگەیەوە گەشە بە ئابووری وڵاتەکەی بدات. لەوانە سێکتەری پیشەسازی، گەشت و گوزار، کشت و کاڵ ئەمانش بۆ خۆیان هەر یەکەیان ئەگەر بە جدی کاری لەسەر بکرێت، ئەگەر بە گرنگیەوە سیر بکرێن هەر یەکە لەمانە دەتوانێت بێتە سەرچاوێکی داهاتی باش بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق. چەندین وڵاتمان هەیە، چەندین نمونەمان هەیە کە یەکێک لەم سێکتەرانی کردووەتە سەرچاوێکی داهات بۆ وڵاتەکەی. لەوانە وڵاتی تورکیا کە سێکتەری گەشت و گوزار سێکتەرێکی گرنگە لایەن و سەرچاوێکی داهاتی باشی بۆ وڵاتەکەیان دابین کردووە. کەواتە هەرێمی کوردستان و عێراق چۆن گەشە بە ئابووریەکەیان بدرێت، چۆن وا بکرێت ئابووریەکی بەهێزمان هەبێت. لەسەر بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز ئارام قادر کۆکۆیی کە بەڕێزیان مامۆستای زانکۆ و ئابووری ناسن لە بەرنامە لەگەڵ ئێمە ئامادە دەبێت. کاکارام فەرموو بیتە ئێرە. بەخێر بیت مامۆستا ئارام. زۆر سپاس دەکەم بەڕێزی. هەڵبەت چەندین جار پەیوەندیمان کرد بە لایەنی حکومەت و بە وەزارەتی پلاندانانەوە هەوڵماندا کە کەسێک لە ئەوانیش وتەبێژیان بە یان بەڕێوەبەری ڕاگەیاندنیان بێت یان بەڕێوەبەرە گشتیەکانیان بێ وەکو لایەنی حکومی لە بەرنامەکەدا ئامادە بن، بەڵام ئامادە نەبوون و ئامادەیان دەرنەبڕی. بەڵام بەهەرحاڵ ئێمە لە ڕۆژانەستێکەوە کاک ئارام مامۆستا ئارام گفتوگۆ لەسەر بابەتەکە دەکەین، بەڵام سەرەتا بە گرافیک دەست پێ دەکەین، هەندێک ئامار و زانیاری دەخینە ڕوو لەسەر بابەتەکە و دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەین. ئەو وڵاتانەی کە ئابوورێکی بەهێزی جیهانیان هەیە بەپێی گۆڤاری وۆرد مەگەزینکە بڵاو کراوەتەوە، تەنها لە ساڵی 2021دا ئەم ڕێزبەندیە بۆ وڵاتانە کراوە کە ئابوورێکی بەهێزیان هەیە. ئەمریکا هەڵبەت لە پلەی یەکەمدایە، وڵاتی چین لە پلەی دووەمدایە، رووسیا لە پلەی سێیەمدایە، هند لە پلەی چوارەمدایە، فەڕەنسا پلەی پێنجەمی گرتووە، ئەڵمانیا پلەی شەشەم، مامۆستا ئارام، ژاپۆن پلەی حەوتەم، بەریتانیا پلەی هەشتەم و کۆریای باشوور پلەی نۆیەم و ئیسرائیل پلەی دەیەم. با بچینە گرافیکی دواتر. پێوەرەکان بۆ دەستنیشانکردنی ئابووریەکی بەهێز یاخود ئەو پێوەرانی کە ڕێزبەندی وڵاتانی لەسەر کراوە لەسەر ئەم چەند پێوەرەیە: جێگیربوونی سیاسی، کاریگەری ئابووری، بودجەی بەرگری هێزی سەربازی، هاوپەیمانی نێودەوڵەتی. مامۆستا ئارام ئەوەی کە دەستنیشان کراوە یاخود ئەم پێوەرانە دەستنیشان کراوە بۆی کە ئابووریەکی بەهێزی وڵاتانی پێ دەستنیشان کرێ و ڕێزبەندی لەسەر کراوە. بەڵام ئێمە ئەگەر باز لە گەشەی ئابووری بکەین، ئایا پێوەرەکان بۆ گەشی ئابووری جیاوازە یاخود هەر هەمان پێوەرە کە ئابووری بەهێزی پێجیاکرێتەوە؟ خۆی لە ڕاستیە ئێستا پێوەرەکان لە زانستی ئابووری ئەو پێوەرانە گۆڕانکاری بەسەر هاتووە. ئەوەی کە ئەو گرافیکی لەو گرافیکی پێشوە کە پیشانت داین ئەوە ئەتوانین بڵێن ئەمانە دەوڵەمەندترین وڵاتانی جیهانن لە ڕوویەوەی کە بودجەکەیان بودجەیەکی قەبەیە و لە زۆربەی بوارەکانە بەکارهێنن. ئەم بودجەیە مانای ئەوە ناگەێنێت کە ئابووری وڵاتەکەی گەشەی کردووە. ئەمە ئەومانەیە ڕاستە زۆربەی وڵاتانی کە لە ڕێزبەندیان لە ڕووی ئابووریەوە ئابووری تاکانەوە لە ئاسی وڵاتانی کی جیهاندا بەهێزترین وڵاتن، بەڵام ئەمە ئەوە ناگەێنێت کام وڵاتانە لە ڕووی گەشەی ئابووریەوە لە ئاسی هەندێک وڵاتی کەدان کە لەوانەیە بودجەکەی کەمتر بێ، بەڵام لە ڕووی گەشەی ئابووریە و گەشەیەکی بەهێزتریە. کاتێک گەشەی ئابووریەکە بۆ خۆی پێوەری تایبەتی بۆ خۆی پێوەری تایبەتیە. ئێستا لەو ڕێزبەندیە ئێمە وڵاتی دانیمارک نابینین، زۆربەی وڵاتانی ئسکەندەنافی ئابووریکی بەهێزیان هەیە، تاکەکانی دەخلێکی زۆریان هەیە، دەرامەتی گەوریان هەیە، بەڵام لە ڕێزبەندەکان هەیە. لە کاتێکە ئەمریکا کە لە ڕێزبەندی یەکەمدایە ڕێژەی هەژاری تێیدا نزیکەی لە 115. ئەمە
کاتێک کە دیت بڕێنە سەر گرافیکی دووەم لە گرافیکی دووەمە ئەگەر هاوکارانم یارمەتیمان بن گرافیکی دووەم ئەڵە پێوەرەکان پەیوەندی ئەم پێوەرانە تا ڕادەیەک پێوەرێکی تا ڕادێک بەسەر چوون پێوەری تازە هاتوۆتە کەەوە بۆ سنگانی ئابووری وڵاتەکان لەوانە ڕێژەی تەمەنی ینی متەوستی تەمەنی خەڵکی وڵات دانیشتوانی وڵاتە و هەروە باری دەرامەت هەروە ڕێژەی هەژاری و هەروەها جیاوازی موچەی نێوان ژن و پیا و هەروەها بەرزی ئاستی خوێندن لە وڵاتانە. ژماری دانیشتوانەکە مامۆستا هیچ ڕۆڵێکی هەیە ژماری دانیشتوانە زۆر ئەو کاتەی تێکڕای گەشەی نیشتیمانی کە GNI پێ دەوترێت دابەشێکی بەسەر هاوڵاتیانی ئەو وڵاتە و بۆ دەرەکەوێت کە دەخلی و دەرامەتی تاکیکی وڵاتە چەندە. تەبعاان جێگربوونی سیاسی و کاریگەری ئابووری و بودجێ بەرگری ئەومانە ئەمانش تا ڕادەیەک کاریگەری کاریگەریان هەیە کاریگەری بەهێزیان هەیە لەسەر ئابووری وڵاتەکە بەڵام لە هەمان کاتا ئێستا پێوەرەکان گۆڕاون تۆ لە وڵاتێکە زیاتر پەیوەندی بە گەشەی مرۆیی ئەو وڵاتەوە دەبەسێن سامانە مرۆیەکە و هەروەها ئەو سێکتەری دارایی وڵاتەکە تا چ ڕادێک بەهێزە و توانای بەرگکردنی ئەو شۆکانی هەیە کە لە جیهاندا ڕوو دەدات. ئێمە لە ماوە ڕابردوودا ئێستا دنیا کەوتۆتە شۆکێکەوە کە شۆکی بەبوونی بڕیارەکەی ئۆپیک پلەسەوە کە شۆکی گاز و نەوتە بە دابەزاننی ڕێژەی هەناردەکردنی ئەو نەوتە بە وڵاتانی جیهانەوە خستن بازاڕی ئەو نەوتەوە نەوت و گاز گران بۆ لە بازارەکاندا ئەمە شۆکێکی گەوری لە ئابووری جیهاندا دروست کردووە کە بۆتە هۆی ئەوەی کە ئەگەر باری دارایی وڵاتانە و بازاری دارایی وڵاتانان بەهێز نەبن دووبارە تووشی قەیرانی ئابووریە دەبن. بەڵام سێکتەری ئابووری زۆربەی وڵاتانی کە باسی کرد ئەو دەوڵاتێکە باسی کرد سێکتەری داراییان سێکتەرێکی بەهێزە لەبەرەوە بەرگی ئەو شۆکانەیە گرێ کە هەم بەهۆی کۆڤیدەوە ڕوویە هەم ئێستا بەهۆی گرانبوونی نەوت و گازەوە لە بازارەکانی جیهاندا ڕۆیە ئەبێ ئەو شتانیش لە بەرچاوگرین یعنی وەکوتم ئەبێت کۆمەڵە پێوەریکە لە بەرچاوگرین و هەروە بزانین ئەو وڵاتە تا چەندێک سێکتەرێکی دارایی بەهێز کەواتە کاک دکتۆر هەرڵەن دکتۆر تاوە دکتۆر بوو بە ماڵ بەسەرتەوە خوێندکاری دکتۆرەی چەند مایەکتر دکتۆراکە وەرەگری مامۆستارم کە ئەڵێ گەشەی ئابووری ئەگە پێوەرەکانی گەشەی ئابووریمان بە چەند خاڵێک بۆ جیا بکەیتەوە چیمان پێ دەڵیان بە چەند خاڵێک بۆمان جیا بکەیتوانێت کە پێوەرەکانی گەشەی ئابووری چی خۆی پێوەرەکانی گەشەی ئابووری یەکەمەوەیە کە دەخلی تاک لە وڵاتە دەچەنە دەرامەتی تاک لە وڵاتە دەچەنە ئەمە خاڵی یەکەم دووەم سێکتەری تەندروستیە وڵاتە چەندە بەهێزە سێەم متەوستی عمری هاوڵاتیانی وڵاتە چەندە تا بەرزتر بێ مانایەوەیە وڵاتە گەشە سندوترە چوارەم خوێندن ڕێژەی خوێندن واتە ڕێژەی خوێندەواری لە وڵاتەدا چەندە باشە کەواتە مامۆستارم ئەم خاڵانەی کە باسەکە ئەگەر ئێمە لەسەر هەرێمی کوردستان و عێراق تەطبیقیکەین چیمان پێڵێ تا ڕادەیەک وڵاتێکی ئەوەی کە ئێستا هەیە ئەوەی کە بەپێی ئیندێکسی گەشەی مرۆڤەوە هەیە عێراق لە متەوەستە یعنی پێوەرەکان لەوێ جیاوازترە بەرز مامناوەند و نزم عێراق لە ئاسی مامناوەندایە تا ڕادێک یعنی 0.6 خۆی ئەگەر یەکی تەواو بێواتە وڵاتێکی گەشە سەردووە ئەگەر متەوەسط بێواتە 0.5 بێ 0.5 بێ عێراق 0.6 مانایەوەیە کە لە سەرو مامناوەندەوەی ئەمە هەرێمی کوردستانیشی لەگەڵ حسابەکەی هەرێمی کوردستانی شەگرێتەوە چونکە تۆکەی باسی ڕێژەی هەژاریەکەی باسی کوالەتی خوێندنەکەی باسی کوالەتی بواری تەندروستیەکەی عێراق و هەرێمی کوردستان تا ڕادەیەک لە یەک ئاستان دەبێت گۆڕانکاری بەسەر ئەم سێکتەرانەدا بێت بۆ گەشەی ئابووری تەوترمانە هەر لەسەر ئەو خاڵی کە ئاماژت پێدا مامۆستاوەتێک کە گەشەی ئابووری جیاوازە لەوەی کە ئابووریەکی بەهێزیان هەبێ بەپێی ڕیزبەندێکی گرافیکی یەکەما بێت رووسیا هەڵە نەبمیان لە ڕیزبەندی سێم ئابوویان چوارەما من دوێنێ بزانین ڕیزبەندەکە چەنەمە رووسیا دوێنێ بابەتێکم بەرچاو کەوت کە دەڵێ وڵاتی رووسیا کە پلەی سێمە
بابەتێکم بەرچاوکڵێ رووسیا لەگەڵەوەی کەیکێکە لە دەوڵەمەندترین وڵاتانی جیهان بەڵام لەگەڵەوەش ئابوووریەکی خراپی هەیە لەبەر ئەوەی کە ئەوەنی کە گرنگیاوە بە سێکتەری سەربازی هەموو توانە ئابوووریەکانی لە سێکتەری سەربازیان کۆکردوێتەوە دروستە؟ دروستە جگە لەوەش ینی ئەگەر سیر رووسیا بکەین تەنە یەکێک لە سەرچاو بەهێزەکانی داهاتی وڵاتەکەی سێکتەری نەوت و گازە لەبەرەوە سەرڕایەوەیشی کە دەوڵەمەند جگە لە دانەوێڵە جگە لە دانەوێڵە لە سا 12 بەرهەمی دانەوێڵەی جیهان رووسیا ئۆکرانیا دابینیەکە هەناردەی زۆر باشە بەڵام کاڵای سەرەکیان کە هەناردەی دەرەوەیەکەن و پشتیان بێبەستەوە بۆ داهاتی وڵاتەکەیان نەوت و گازە ئێستا کە ئابلوقی ئابووری خراوەت سەر رووسیا بە هەمان شێوە بە دەوڵەمەندیە بێنێتەوە لەو ڕیزبەندە هەر بە پلیسیM دێت یاخودنا ئەوە پرسیارێکە کە چەند لە ساڵی داهاتوایان چەرمانی داهاتوە دەردەکەوێت بەڵام هەروەکو ئاماژەت پێدا ئەم پێوەرە ئەوە دەرناخا وڵاتە تا چەندێک گەشی سندووە لە ڕویابووری ئەو لەوانەیە چەند سێکتەرێک لە وڵاتەدا بەهێز بێ وەکو سێکتەری سەربازی یاخو سێکتەری نەوت و گاز بەڵام سێکتەرەکانی کێ ئابووری کە دەبێت خەڵک بخەنە سەرکار و هەلی کار بۆ خەڵک فەرهام بکەن ئەو سێکتەرانە کەواتە مامۆستا ئەگەر سێکتەرێک یاخود دوو سێکتەرێ بڵێ هەموو توانە ئابوووریەکان بخرێتە خزمەتی سێکتەرە یا دوو سێکتەرەوە ئەمە ئەتوانێت کە لەگەڵ ئەوەی کە کاریگەریکی باشی هەبێ یاخود داهاتێکی زۆر باشی هەبێ ئەتوانێت گەشی ئابووری پێ بکات تا ڕایەک کەوتۆت سەر یەکەم ژماری دانیشتوانی وڵاتە دووەم کەواتە لە وڵاتێک لە وڵاتێک بۆ وڵاتی کە جیاوازە لە هەرێمە بۆ هەرێمی کە جیاوازە جگە لەوەش هەمیشە فرە چەشنکردنی ئابووری بە قازانجی ئەو وڵاتە ئەشێتەوە فرە چەشنکردنی ئابووری مەبەست لەوەیە کە سێکتەرەکانی تریش گرنگی پێ بدرێت بەدڵنیایەوە دەبێت هەموو سێکتەرەکانی کێش بە گرنگی پێ بدرێت بۆ نمونە لە هەرێمی کوردستاندا تا ئێستا ئەو گرنگی کە ئەو فۆکەسێک کە خراوەت سەر سێکتەری نەوت و گاز نەخراوەت سەر سێکتەرەکانی کە ئێمە چەندین سێکتەری کەمان هەیە کە وهە لە بۆ ئەوی گەشە بکە یەکێ سێکتەری کشتتوکاڵە سێکتەری گەشت گوزارە و هەروە دەتوانین کۆمەڵە سێکتەری پیشسازی تا ڕادێک پیشسازی کۆم بۆ چونکە ئێستا هەموو شتێک بۆ بە ئۆتۆماتیکی لە جیهاندا زۆربەی دەستی کار لە سێکتەری پیشسازیان نەماوە ئێستا گواستراوە بۆ سێکتەرەکانی کە خزمەت گوزاری ئێمە دەتوانین سێکتەری تەندروستی گرنگی پێ بدەین کە ببینە هۆبێک لە شەرقی ئەوسەتا خەڵکی زۆر ڕوومان تێ بکە دەتوانین کۆمەڵە سێکتەری دارایی ئێمە بە بەراورد بە وڵاتانی تر لە سێکتەری پیشەسازیان لە دواوین یعنی ئەگەر ئێمە هەوڵی بۆ بین کارێکی باشە بێت ڕۆڵی باشە بێت بەڵام ئێمە دەبێت هەمیشە دراسی لەگەڵ زانستاڕۆین دراسی بکەین ئایا ئەمە لەگەڵ ئەمری واقعی هەرێمی کوردستانە ئاگونجی یاخودنا لەگەڵ ئەمری واقعی عراقا گونجی یاخودنا چونکە لەوانەیە پێویستی بە سێکتەری پیشسازی بێت لە هەمان کاتە دەبێت سەیری کاپیتاڵە مرۆیەکە بکەین واتە سەیری سەرمایە مرۆیەکەی خۆمان بکەین بزانین ئیسیعابی ئەوەیە کات کە سێکتەری پیشسازی لە وڵاتە پێشبخین یاخودنا ئایا دەتوانین بوارە مرۆیەکەمان پێشخێن بتوانین سێکتەری نوێ بخێ لە هەرێمی کوردستانە گەشە پێ بدەین کە سێکتەری فاینانسەواتە سێکتەری داراییە ئەمەش دەبێتە هۆی بژانەوەی ئابووری هەرێم و ئابووری عراق و دەبێتەوە ئەوەی کە زۆربەی سەرمایە خارجیەکان سەرمایەکانی دەرەوە بێن لە عراقا و بەرهێنان بکەن لە هەموو سێکتەرەکانی کە من پێم وایە سێکتەری داراییەکێک لەو سێکتەرە گرانی کە گرنگانی کە دەبێت زۆر تەرکیزی لەسەر بکرێت یەکێ لە هۆکارانی کامانە لە ڕیزبەندیان ئەوەیە کە سێکتەرێکی دارایی بەهێزیان هەیە بە تایبەتی و ئەمریکا و هەروەها بریتانیا ئەم دوو وڵاتە سێکتەرێکی دارایی بەهێزیان هەیە و هەمیشە لە سێکتەری دارایی سیستەمی بەڕێوەبردن هیچ ڕۆڵێکی بێت بەدڵنیایەوە سیستەمی بەڕێوەبردن ڕۆڵی گرنگە بینێ سیستەمی بەڕێوەبردنی ئابووری و هەروە دراسە ئابووریانی کەکرێن لە وڵاتە و ئەو پلانانی کە دانرێن بۆ پلانی کورتخایانە درێژخایانە چەندین ساڵەیە ئەوانە هەموو کاریگەریان هەیە چونکە دەبێ هەمیشە دراسە و خوێندنەوە بۆ کرێت کە چ گۆڕانکارێک ڕۆدات و ئەگەری چ جۆرە مەترسیەک هەیە لەسەر ئابووری و سراکچەری ئابووری وڵاتە بۆی بە شێوەیەک لە شێوەکان بەرگی قەیرانەکان بگرێت و هاوڵاتیانی وڵاتە لێ سودمەند بن. زۆر باشە.
مامۆستا با بچینە لای گرافیکێکی تر بە بزانین خراپترین ئابووری لەسەر ئاستی وڵاتان کام وڵاتانن. ئەو وڵاتانی کە خراپترین ئابووریان هەیە: سلۆڤینیا کە پلەی یەکەمی وەرگرتووە، ئەستۆنیا پلەی دووەمی وەرگرتووە، لاتڤیا پلەی سێیەم، لیتوانیا پلەی چوارەم، سلۆڤاکیا پلەی پێنجەمی وەرگرتووە. مامۆستا پێوەرەکان بۆ خراپترین ئابووری ئەمەیان هەر پێچەوانەی پێوەرەکانی بەهێزترین ئابووری یاخودەوە تا جیاوازی هەیە. هەر پێچەوانی ئەوەیە. خۆزگە ئێستا لێرە داتایەکمانە بوو کە تێکڕای گەشەی تێکڕای بەرهەمی نیشتیمانی وڵاتانی پیشاندایە بمانزانەیە کە بودجەی ساڵانەیە وڵاتانە چەنە. من بە دڵنیاییەوە لەم بودجەی ساڵانەیە وڵاتانە زۆر کەمە و بەشێکیشی پشت بە قەرزی دەرەکیە بێن بەستن. ئەمانە بۆیە خراونە تا ئاسی خراپترین ئابووری جیهانەوە زیاتر پشت بە قەرزی دەرەکیە بەسن و لەوانەیە کۆمەڵە سێکتەری باشانە بێ و سێکتەرەکانی خزمەتگوزاری و بۆ نمونە ئیستۆنیا و لیتوانیا من پێم وابێ یەکێکن لە وڵاتانی کۆمەڵە سێکتەری باشان هەیە لە وڵاتەکانیانە، بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێت کە بتوانن سێکتەرێکی وە بەرهێن بن و بتوانن ببن بەهۆی ئەوەی کە زۆربەی خزمەتگوزارەکانی خۆیان هەناردەی دەرەوە بکەن و لەو ڕێگەیەوە بتوانن داهاتێکی زیادیان دەست بکەوێت. ئەم وڵاتانان پێویستیان بە قەرزی دەرەکی هەیە لەو ڕۆوە سندوقی دراوی نێودەوڵەتی و وەڵد بانک واتە بانقی نێودەوڵەتی زیاتر قەرزی بەم وڵاتانەیەوە و هەڵسەنگاندنی ئەوەی کە مانە ئابووری خراپترین ئابووریان هەیە لەسەر ئەو پێوەری ئەوەی کە تا چەند دەتوانن داهاتەی کە دەستیان کەوتەوە لەو بژانەوەی وڵاتەکانیانە بەسەری بن و هەروە کۆی گشتی سامانی وڵاتانە چەندە. بەهای درا و هیچ کاریگەریەکی هەیە لەسەر ئابووری ئەو وڵاتە و دواتر لەسەر گەشەکردنی ئابووری وڵاتەکە؟ بە دڵنیاییەوە ڕاگررتنی بەهای دراوی ئەو وڵاتە زۆر گرێ کاریگەری هەیە بە تایبەتی وڵاتانی بەوە بەرهێنن هەمیشە هەوڵی ئەوەیە دەن کە بەهای دراوەکانیان لە ئاستی دراوە جیهانیەکاندا نزمتر بێ لەبەرەوەی کاڵەکانیان هەرزانتر بێ بۆ خەڵکی دەرەوە. بۆ نمونە چین سیاسەتێکی هەیە کە ئەویش ئەوەیە هەوڵی ئەوە داد بەهای دراوەکەی کەمتر بێ لە بەهای دۆلاری ئەمریکی بۆ ئەوەی بتوانێت کەلوپەلەکانی هەناردەی شتومەکانی هەناردەی ئەمریکا و وڵاتانی جیهان بکات چونکە هەرزانترەکەوێت بە خەڵکی دەرەوە. بەڵام ئەگەر تۆ بەهای دراوەکەت بەرز بێ ئەگەر تەنانەت دەوڵەتێکی وەبەرهێنیش بی کاڵا و خزمەتگوزاری و تەنانەت گەشت گوزار لە وڵاتەکە تا زۆر بەگرانترەکەوێت بۆ خەڵکی دەرەوە لەبەرەوە خەڵکی دەرەوە ڕووناکەنە لای تۆ و ئەمەش کاریگەریکی سەروی لەسەر ئابووری وڵاتەکە دەبێت. ئێستا بەهای دراوی عێراقی چۆنە وڵاتانی وەکوتم ئەبێ واقعەکە بخوێنیتەوە لە عێراقا ئەوەی کە هەیە بەهای دراوی عێراقی ئێمە وڵاتێکی بەرهەمێن نین لە ساانەوە زیاتر بەکاربەرین بەڵێ بەکاربەرین لە سەدانەوە شەشی داهاتەکەشمان لەسەر نەوتە. ئەگەر سێکتەرەکانی کە ئابووریمان بەهێز بواە دەبوو هەوڵمان بدایە کە بەهای دینار بەرامبەر دۆلار زۆرتر دابەزێە واتە دینارەکەی ئێمە هەرزانتر وایە بۆ خەڵکی دەرەوە بۆی خەڵکی بتوان ڕۆ لە وڵاتەکەمانکەن واگەر بمانەوێت سێکتەرەکانی وەکو پیشسازی و گەشت گوزار و ئەمانە بۆ بژێنینەوە هەوڵ بدەین وڵاتانی چوار دەوروبەر ڕووبکەنە وڵاتەکەمان دەبێت دووبارە هەوڵیەوە بدەین کە بەهای دینارمان دابەزێنرێ بۆەوەی شتومەکی ئێمە و گەشت گوزار لە وڵاتی ئێمە هەرزانتر بکە بۆ خەڵکی ئێرانی و بە خەڵکی تورکیا و بۆ خەڵکی ئەردەن و بۆ خەڵکی سووریا. بەڵام ئەوەی کەی بینین بەهای لیرەی تورکی و تمەنی ئێرانی زۆر نزمترە لەبەرەوە هینەکە پێچوانەیە بازرگانیەکە پێچوانەیە. ئێمە خەڵکی ئێمە ئەڵێ بۆچی من کارگەیەکی پیشسازی دانێم بۆ بەرهێمێنانی شتێکی دیاریکراو چونکە ئەوە لە ئێرانەوە کە زۆر هەرزانتر بۆم نەکەوێت لەوێ دەستی کار هەرزانە لەوێ شتمە کارزانترە چونکە بەهای دراوەکەیان هەرزانترە بۆ کەمترە لە بەرامبەردا توانای کڕینی ئەمە زۆر زیاترە چونکە دیناری عراقی گرانترە لەوان خەڵکی لەوانەیە ئەوەی کە لە بازاڕاکەی بینی خەڵک لەوانەیە پێی وابێ کە پێویستە بەهای دیناری عراقی دووبارە بگەڕێنرێتەوە بۆ ئەوەی چەند ساڵێک لەمەوە پێش هەبوو یعنی نرخەکەی زیاتر بەرز بێتەوە لە ماوەی کاتیا بەڵێ لەوانەیە ئەمە بە قازانجی خەڵکی هەرێمی کوردستان و عێراق بشکێتەوە چونکە توانای کڕینی ئێمە زیاترەکە بەڵام لە درێژ مودەتە واتە لە مدەی درێژە ئەمە کاریگەریکی سەلبیە بێ لەسەر وڵات چونکە خەڵکی وڵاتەکە
پشت نابەستەوە بەوە بەرهێنان لە بوارەکانی پیشسازی گەشت و گوزار ئەمانەدا چونکە ئەزانێت هیچ وڵاتی کە ڕووی ناکاتە وڵاتەکەت ئەوەشی کە هەیە خەڵکی لای خۆمان پشت بە کاڵای دەرەکیە بەستێ. زۆر باشە. ئەمسارام ئەچینە گرافیکێکی تر بزانین لە گرافیکی دواتردا کە لەسەر ئاستی وڵاتە عەرەبیەکان کام وڵات گەشی ئابووری یاخود ئابووریەکی بەهێزی هەیە. سعودیا پلەی یەکەمی وەرگرتووە لەسەر وڵاتانی عەرەبی کە 11مینە، ئیمارات 14، قەتەر 21مین، میسر بە هەمان شێوە 21ە، هەڵە نەبم ئەمە هەڵەیەکی تایە میسر 27مینە. مامۆستارام وڵاتی سعودیا کە لە ڕیزبەندیەکەیە پلەی یەکەمی وەرگرتووە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی کە گەورەترین یەدەگی نەوتی هەڵبەت لە سەدا 15 یەدەگی نەوتی جیهان کەوتۆتە وڵاتی سعودی وەکێکە لە وڵاتە دەوڵەمەندەکان. بەڵام ئایا بەرزی و نزمی نرخی نەوت چی کاریگەریەکی بێ لەسەر ئابووری وڵاتەکەی هەم سعودیا هەم وڵاتانی کە پشت بە داهاتی نەوتە بەستن؟ بە دڵنیاییەوە کاریگەریکی زۆریە بێت چونکە وەکو وتم سعودیە ئێستا لە ڕووی ئەوەی کە سامانێکی زۆری هەیە، سامانێکی سروشتی زۆری هەیە لەبەرەوە لە ڕیزبەندێکەدا یەکەمە ئەگەر سێری سعودیە بکەین کەرتی گەشت گوزاری کەرتێکی تازە بە تازەی خەریکی ئەوان کە کەرتی گەشت گوزار پەرە پێ بدەن و خەڵکانێکی زۆر بێنە ناو سعودیە بۆ گەشت گوزار و هەروە کەرتەکانی کە کەرتی تەندروستی کەرتێکی هێندە بەهێز نییە سعودیە. لەبەرەوە هەمیشە سعودیەوە یعنی معڕەزە بۆ ئەوەی کە لە بەردابەزین و بەرزبوونەوەی نرخینەوە لە بازاردا ڕیزبەندیەکەی بگۆڕێ، ڕیزبەندی لە بەهێزترین ئابووری وڵاتانی عەرەبەکان عەرەبیدا بگۆڕێەوە کاریگەریکی سەلبیشی لەسەر بودجێ وڵاتەکەی ئەبێ. لەبەرەوەشە کە ئێستا لە کۆمەڵەی ئۆپیک پلاسە سعودیە یەکێکە لە وڵاتانی کە خاوەن بڕیارەوە بڕیاریەوە کە هەناردەکردنی نەوت بە ڕێژەیەکی دیاریکرا و دابەزێنێ لە بازارەکانە لە پێناوەوەی کە ساری نەوت و گاز لە بازارەکاندا بەرز بێتەوە، ئەتە ساری سامانی سروشتی لە بازارەکانە بەرز بێتەوە، ئەمەش لە پێناو ڕاگررتنی ئابووری وڵاتەکەیەتی. ئەگەر خوێندنەوەی کە بۆ وڵاتەکانی کە بکەین بۆ نمونە ئیمارات و قەتەر ئەمانە زیاتر بە بۆنەی یەکەمەوەی کە لەسەر دەریان لە کەنداوی عەرەبیدان و هەروە کەرتی خان و بەرەتیاییدا بەهێزە. عێراقیش هەر پشت بە نەوتە بەستێ مامۆستاران بۆچی لە ڕیزبەندیەکانیە؟ هەر لەبەر ئەو هۆکارانی کە سەرەتا باسی کرد سیاسیەکان کاریگەری هەیە. دووەم هۆکارەکانی کەیش کە باسم کردەوەی کە کەرتەکانی تەندروستی و خوێندن و ئەمانەی کەرتێکی بەهێز نین. لە ڕابردوودا عێراق بەهێز بۆ تا ساڵانی 80ەکان، بەڵام بە بۆنەی ئەو جەنگ و کاریگەریە سەلبیەکانی جەنگ و هەروە ئابلۆقەی ئابووری کە لەسەری بووە لە ڕیزبەندەکەدا کشاوەتەوە، بەڵام ئەم مانایەوە ناگەێنێ عێراق نەتوانێت بگاتەوە بە وڵاتانە، چونکە ئێستا زۆربەی وڵاتانی کە لەم ڕیزبەندیایەن پشتیان بە سامانی مرۆیی خۆیان نەبەستەوە بۆی دووبارە گەشە بکەنەوە، زیاتر پشتیان بە سامانی سروشتی بەستەوە کە ئەمەش دووبارە معڕەزیان نکاتەوە بۆی بگەڕێنەوە لە ڕیزبەندەکەدا بگەڕێنەوە داوە و ئابووری وڵاتەکانیان ڕوبەڕێ خێران بێتەوە. زۆر باشە بچینە گرافیکێکی تر هاوکارانم ئامادە بن گرافیکی دواترمان بنێ. گۆڤاری فۆربیس گەورەترین وڵاتانی عەرەبی لە بەرهەمهێنانی کاڵای ناوخۆییدا دەستنیشان کردووە. سعودیا بۆ ساڵی 2020 701 میلیارد دلار کاڵای ناوخۆی بەرهەمی ناوخۆی هەبوو. لە ساڵی 2021 دەما مەسارە ڕێژەکەی بەرز بۆتە بۆ 804 میلیارد دلار. ئیمارات لە ساڵی 2020دا بە بڕی 354 میلیارد دلار، بەڵام 2021 401 میلیارد دلار. میسر لە 2020دا 362 میلیارد دلار، بەڵام لە ساڵی 2021دا بە هەمان شێوە ڕێژەکەی بەرز بۆتەوە بۆ 394 میلیارد دلار. عێراق 172 میلیارد دلار بۆ ساڵی 2020، بەڵام بۆ ساڵی 2021 بە هەمان شێوە عێراقیش بەرهەمی کاڵای ناوخۆیی بە بڕی 190 میلیارد دلار بووە. قەتەر 146 بۆ ساڵی 2020، 166 بۆ ساڵی 2021. وەسارە بەپی ئەم ئامارانەدا بێ هەر یەک لەم وڵاتانە 2021 پرۆژەکانیان باشتر بووە، بەرهەمی ناوخۆیی و بەرهەمی کاڵای ناوخۆییان زیاتر بووە. ئەگەر ئێمە باز لە عێراق بکەین و بیبەستینەوە بە هەرێمی کوردستانەوە، عێراق خاوەنی یاخۆیتەوە تا یەدەگی بانکی هەیە.
ئێمە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە دەتوانێت دەگی بانکی هەبێت یاخود لەبەر ئەوەی کە دەوڵەت نییە ناتوانێت لەبەر ئەوەی دەوڵەتی خاوەنسیادنی ئێمە ناتوانین یەدەکی درایی بیانیمانەوێت ئەتوانین هەمان بێ بڵێ بانقی ناوەندی هەرێمدا بەڵام دەبێت ئێمە توانین بودجەی ساڵانەمان ڕێخێن تا ئێستا ئەمە چەندی ساڵە هەرێمی کوردستان بودجەیەکی ساڵانە یاسای بودجەی ساڵانەی نییە لەبەرەوە نازانین فائزمان چەندە کەسرمان چەندە بەڵام ئەگەر سەیری عراقین لێرەدا پەیوەندی بە دوو خاڵەوە یەکەمیان بەرزی سەری واتە نرخینەوە لە بازاڕە جیهانەکاندا ئەمە یەکەم دووەمیان ئەو سیاسەتی کە حکوومەتی بانقی ناوەندی عراقی و وەزارەتی دارایی عراقی بەکارهێناوە لەوەی کە سعری سەرفاتە بەهای دیناری عراقی بەرامبەر دۆلاری ئەمریکی کەمتر کردوێتەوە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە فائیزێکی زۆر زیاتر دروست بێ بۆ عراق واتە یەکەم یەدەکی دراوی بیانی لە بانقی ناوەندی عراقیدا زیاتر بێ کە ئێستا گەیشتۆتە نزیکی لە 36 میلیارد دلارەوە گەیشتۆتە 86 میلیارد دلار و هەروەها یەدەکی ئاڵتوونی عراق زیاتر بێ کە لە 96 تانەوە بۆ بە 135 تان پێشبینیەکری ئەمانە زیاتریش ئەمانە زیاتر بێ ئێستا تا حالیان بە پێوە ئامارانی کە هەیە عێراقوان لە مانگی داین سەر ڕایەوەی یاسای بودجەی نییە 656 میلیۆن دلار فائیزی هەیە واتە زیادەی هەیە لە خەزانەی وەزارەتی دارایی یان نەوەک بانقی مرکزی زیاتر ئەم هەرێمی کوردستان لەبەرەوەی بەسراوەتەوە بە عراقەوە و لەبەرەوەی دیناری عراقی بەکارهێنین ئێمە لەژێر ڕەحمەتی سیاسەتی دراوی بانقی مرکزی عراقیین کە جیهەتێکی سربەخۆیە تەنانەت لە حکوومەتی عراقی سربەخۆترا ئەو کەسی کە دەبێت محافظی بانقی ناوەندی عراقی لەسەر ئەو دراساتایی کە حاڵی بەدۆخی عراق لەسەر ئەو دراساتانە بڕیاری داهاتوو بە عراقا بەڵام بانقی ناوەندی هەرێم تا ئێستاش ینی سیستەمی بانقی ناوەندی هەرێم تا ئێستاش لە شێوەی کۆمپانیایەکی ئاڵگۆڕی دراوانە واتە وەزارەتی دارایی هەرێم وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم تەمویلی بانقی ناوەندیەکە لە ڕێگەی ئەو داهاتانی کە دەستیەکەوێ و بانقی ناوەندی هەرێمیش دابەشەکە بەسەر بانقە حکوومیەکانە و بانقە حکوومیەکانیش لەبەرەوەی تا ئێستا هەمیشە کەسریمانە بۆ لە بودجە توانای ئەومان نییە و بەڕێنام کە ئەم بانقانش زیاتر لە شێوەی یەکی دابشکردنی موچە خۆیانە بینەوە باشکەواتە مامۆستارم ئەگەر جیاوازێ بکەین لە نێوان بانکی ناوەندی عێراقی لەگەڵ بانکی ناوەندی هەرێمە ئەو دەسەڵاتانی کە بانکی ناوەندی عێراقی هەیە چی لە خۆگرێ بەراورد ناکرێت چونکە بانکی ناوەندی عێراقی سیاسەتی دارایی ئەتوانین بڵێن بانکی ناوەندی عێراقی بڕیاردەرە بەڵام بانکی ناوەندی هەرێم جێبەجێ کار و تەنفیزیە بزەبت تەنانەت بانکی ناوەندی هەرێم لە ئاسی یعنی ئەگەر بلات هەڕەمی دارایی وڵاتە لە هەڕەمی دارایی وڵاتە دانین لە ئاسی سێمدایە بانقی ناوەندیە عراقی کە بڕیارێکە حکوومەتی عراقی ملزمە بە جێبەجێکردنی ئەو بڕیارە و بە حکوومەتی هەرێم ملزمە بە جێبەجێکردنی بڕیاری حکوومەتی ناوەندی عراقی و پاشان باقی ناوەندی هەرێم ملزمە بە جێبەجێکردنی بڕیارەکانی حکوومەتی هەرێم کەواتە ئەو بڕیاردەرە ئەمان جێبەجێکردن بانقی ناوەندی لە عراقدا یەکەم توانای دیاریکردنی بەهای دینار بەرامبەر بە دۆلاری هەیە دووەم توانای تەمویلکردنی حکوومەتی عراقی هەیە بۆ پرۆژە خزمەت گوزاریەکان و پرۆژەکانی ئۆبرێنان و هەروە موچەی فەرمانبەرانی عێراق سێەم توانای تەحدیدکردنی ئەو یەدەکەی هەیە کە لە بانقەکەدایە چ یەدەکی ئاڵتون بێت چێکی دەدەکی درایی بیانی بێ و بەکارهێنانێتی بۆ ئەو ڕۆژانی کە عراق پێدا بە قێرانداتی تێدەپەڕێ و توانای ڕێخستنی سیاسەتی دارایی عراقی بەگشتی هەیە ئایا ئەم دەسەڵاتانە لە لای بانقی ناوەندی هەرێم هەیە یاخودنا کەواتە مامۆسارە هەماهەنگی نێوان بانکەکانی هەرێمی کوردستان بە بانکی ناوەندی عێراقیوانە چۆنە لە چه ئاستێک تا ئێستا هەماهەنگی لە نێوان دوو بانقی هەرێمدا نییە کە بانقی حکوومیین چ جای بگەێت بەوەی بانقی ناوەندی کاتە هەماهەنگی نییە هەماهەنگی بوونی نییە بەداخەوە یعنی سیستەمی بانقی تەنانەت لە عێراق سیستەمی بانقی بە بەراورد بە وڵاتانی کە سیستەمێکی بانقی دواکەوتووە چونکە ئێمە بانقی ئەهلی کاتی خۆی بۆ ڕوبەڕووبوونەوە
ڕوبەڕووبوونەوەی ئابلوقی ئابووری کە لە ساڵی 1992 داخرایە سەر عێراق پشتی بەوە بەس کە بانقەکانی چونکە تا ئەو کاتیش بانقی حکومی هەبوو عێراق پشتی بە بانقە حکومیەکان دەبست بەڵام لە دوای 92 یاسایەکی نوێی دانا کە ڕێگەی بە بانقە ئەهلیەکان نابکەونە کار و تا ئەم کاتەی زۆربەی بانقە ئەهلیەکانی عێراق بە کەرێمی کوردستانیشەوە بنکەی دەوری کۆمپانیای ئاڵوگۆڕکردنی دراوە بین. ئەگەر هەماهەنگیەکە هەبێت یاخودەوە هەماهەنگی کە ئاماژەت پێدا دروست بکرێت چی لە مەسەلا گۆڕێت زۆر گۆڕانکاری ڕوەدا یەکەمیان ئەوەی کە زۆربەی ئەو بەرهەمە بانقیانی وەکو قەرز و زۆربەی ئەو مبادرەیانی کە بانقی ناوەندی عێراقی دەیکات بۆ هاوڵاتیانی عێراق لە هەمان کاتە بۆ هاوڵاتیانی هەرێمیش فراهم دەبێت یعنی وەکو قەرزی خانوبەرە و هەروە قەرزی مبادرەی تاقەی نوێ ئەوەی کە پارەدابینەکەن بۆ ئەوەی کە یەکەی وزەی نوێ بووە دانرێت لە ماڵەکانەوە کۆمەڵە مبادرێکی پیشسازیکە هەیە کە بانقی ناوەندی خسوێتە ڕوو بە وڵاتانی عێراق بەڵام بەهۆی ئەوەی کە ڕەبتێک نییە لە بینی بانقی ناوەندی هەرێم و بانقی ناوەندی عێراقا و ڕەبتێک نییە لە نێوان بانقەکانی ئێرە و بانقی ناوەندی عێراقا تا ڕادەیەک ئەو مبادرانە بۆ نەک تا ڕادەیەک بەگشتی ئەو مبادرانە بۆ هاوڵاتیانی هەرێم فراهم نییە هەرچەندە بانقی ناوەندی تا ئێستا دوو فەرعی کردوێتەوە لە هەرێم کە یەکیان لە دهۆکەویکیان لە هەولێرە بڕیاریشیاوە کە لە قێک لە سلێمانی کاتەوە کە لە ساڵی 2010ەوە ئەو بڕیارە هەیە بەڵام ئەو بڕیارە تا ئێستا جێبەجێ نەکراوە بەهۆی ئەوەی کە بڕیارەکە لە سەرۆکایەتی لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمەوە دەبێ وەڵامی بانقی ناوەندی عێراقی بداتەوە تا ئێستا وەڵامی نەداوەتەوە لە ساڵی 2010 بەکردنەوەیان فەرعانە لێرە بەتایبەتی لە سلێمانی و لە شارەکانی هەولێر دووە هەلێکی کاری زۆر فراهمە بێ بۆ خەڵکی و دووبارە بژانەوەی ئابووری دروستە بێواتە ئاسی دەرامەتی خەڵکی بەرزەبێتەوە کە ئاسی دەرامەتی خەڵکی بەرز بووە مانای وایە گەشەی ئابووری بوونی هەیە وردە دروست با بچینە گرافیکێکی تر زانین لەم گرافیکەدا کە باز لە گەشەی ئابووری وڵاتانی عەرەبی دەکات لە ساڵی 2022 داواتە بۆ ئەم ساڵ عێراق گەشەی ئابووریەکەی لە 9.3 بووە کویت مامۆسارە لە 8.7 بووە سعودیە لە 7.6 بووە میسر لە 6.6 بووە ئیمارات لە 5.1 بووە بەپێی ئەم ڕێزبەندیە بێ لە ساڵی 2022دا عێراق باشترین گەشەی ئابووری هەیە بزەبەت عێراق یەکێکە لە وڵاتانی کە لە ئێستا گەشەی ئابووری لە ئاسی وڵاتە عەرەبەکان زۆر زیاترە بە بۆنەوەی کە زۆربەی زۆر پرۆژەی خزمەتگوزاری گەورە ئێستا لە ئاسی لە بواری جێبەجێکردنان ئەم پرۆژە خزمەتگوزاریانە نزیکەی 2-3 ساڵە دەستی پێکردووە لەوانە پرۆژەی دروستکردنی وزاواتە پرۆژەکانی کارەبا وهروە پرۆژەی ڕێگەوبان و هەروە پرۆژەی وەبەرهێنانی گاز و هەروەها ئەو پرۆژانە کە لە پرۆژانە مامۆستا ئارام زیاتر پشتی بە دەستیکاری ناوخۆی عێراق و پرۆژەکان لە ناوخۆی عێراقا بەرهەمهێنراوە یاخود جارێکی تر پشتی بەستێتەوە بە وڵاتانی دەرەوە و کۆمپانیەکانی دەرەوە تەواوی پێوەرە جیهانەکان گۆڕاون بۆ گەشەی ئابووری چونکە گەشەی مرۆیی زۆر گرنگە ئەگەر هەندێک دەستی کار هەیە هەندێک بوار هەیە کە پێویستی بە کەسانی شارەزا و لێ هاتووە ئەگەر لە عێراقدا ئەم کەسی شارەزا و لێ هاتووە نەبێت ناچار دەبێت پەنا بۆ دەستی کاری دەرەکی ببرێ بەتایبەتی لە هەستە باڵەکانداوە تا ئاسی بەڕێوەبردن و وارەوە ئاسی تەکنیکیدا بەڵام ئەوەی کە بینرێ لە بازار یاریمی کوردستاندا ئەوەیە کە خەڵکانێکی زۆر لە دەرەوە هێنراون بۆ هەندێک کار کە پێویستی بە شارەزای و لێ هاتووینی ئەو خزمەتگوزاری ئاسایی لە بەرامبەردا بڕەپارێکی زۆر باشی عێراق و هەرێمی کوردستانە ڕاتە دەرەوە کە دەبوو هەموو وەزارەتی کار هەموو وەزارەتی کاری عێراق بەرنامەیەکیان داڕشتەوە هەم سەندیکاکرێکارەکان دەبوو بڕیار هەوڵی ئەواندا کە قەنەعەت بە حکومەت هەم حکومەتی هەرێم هەم حکومەتی عێراقی و هەروە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ چونکە ئەمە دەچێتە بواری هیوان ترافیکینەوە ئەمە بە جۆرێک لە جۆرە تاوانەکاندا تاوارە نێودەوڵەتەکاندا دەبووە ڕێگری لەو هێنانی کرێکارە بیانێ زۆرە بگیرە کە دەهێنرێتە عێراقەوە
لە ئاسی خزمەتگوزاری ئاسایی کە هاوڵاتیانی ڕێژەی بێکاری لە ناوخۆدا زیاد بزەبەت ڕێژەی بێکاری لە ناوخۆدا زیاد دەکات و ئاسی دەرامەتی هاوڵاتی هەرێمە وڵاتی عراقدا بەزێنێن چونکە ئەوان بە پارەیەکی کەمتر بە بۆنی بەهێزی پارەی ئێمەوە بەرامبەرت بە پارەی وڵاتەکانی خوان باچ بە پارەیەک لێرە ئیشکەن باش موچەیەک لێرە ئیشکەن قازانجیانە بەڵام لە هەمان کاتە هاوڵاتێکی هەرێم هاوڵاتێکی عراقی ناتوانێت کارێکی لەو ناتوانێت بەو کارەوە بۆ موچەی کە دابین کراوە بۆ جێبەجێکردنی ئەو کارە ژیانی بەڕێوە بەر کارکردنەکەشیان زیاتر لە دوو ئاستایە ئەوە تا بە بڕە پارێکی کەم کار دەکەن یاخۆتەوە تا کەپسپۆڕێکی باشیان هەیە بڕەپارێکی زۆر باشوەرەکەن مامۆستا کە دەڵێی گەشەی ئابووری گەشەی ئابووری چ جیاوازێکی هەیە لەگەڵ پەرەسەندنی ئابووری ینی دوو دەستەواژی جیاوازن یاخود هەر یەک دەستەواژەیە هەندێک وڵات هەیە پیان دەوترێت وڵاتێکن کە ئابوووریەکەیان گەشە کردووە ئەوانە کێشی پیانن لە گەشە سندنە واتە ئابوووریەکەی لە گەشە سندندا خۆی ئەمە دوو زاراوەی تازەیە تقریبان ئەمە دەیە کە ئەم زاراوانە بەکارهێنن پێشتر زاراوەی دووەلی نامی و گیانی سێم و ئەمانە بەکارهێنرا بەڵام ئابووری ناسەکان گەیشتنەوە بڕوایی ئابووری ناسەکان و سیاسەتمەدارەکان گەیشتنەوە بڕوایی بەکارهێنانی واژەی وڵاتانی گیانی سێم و دووەلی نامی تا ڕادەیەکەوەیە کە مۆرکێکی دواکەوتوی بۆ وڵاتانە دەبەخشێت ومانای ئەوەیە کە وڵاتانە چقام بەسووە لە پێگەی خۆیانە لە پێگەی ئابووریا و ناتوان لە ئابووری وڵاتەکانیان گەشە پێ بدەن هاتن دوو بوو تێرمینیە دوو واژینیان بەکارێنە وڵاتی گەشە سندوی ئابووری وڵاتێک کە لە ئاسی گەشەکردندا دیڤلۆپینگ کانتری گەشە سندومە بەست پەرەسەندەکەیە پەرەسەندووەکەیە و تەواو دوێنێ لە سێرچکردن بۆ بابەتەکەیە ئەوە بەرچاوم کەوت کە جیاوازی هەیە لە نێوان گەشە سندنی ئابووری یا بڵێ گەشەی ئابووری لەگەڵ پەرەسەندنی ئابووری گەشەی ئابووری زیاتر کار لەسەر ڕێژە دەکات ڕێژەی بەرەمهێنان بەو مانایی کە کار لەسەر چەندایەتی دەکات بەڵام پەرەسەندنەکە هەم گەشەکردنەکەی واتە هەم چەندایەتی و چۆنایەتیشە بەیەکەوە ئەوە وەکوتم ئەمە پێوەرە تازەکەی کە بۆ گەشە سەندنی ئابووری و پەرەسەندنی ئابووری دانراوە پێی دەوترێت ئیندێکسی گەشەی مرۆیی ئەو وڵاتە واتە بواری تەندروستی بواری خوێندن ڕێژەی هەژاری ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە چۆن ئەو وڵاتە هەڵبسەنگێن ئەمە وڵاتێکی پەرەسەندووە گەشە کردووە لە ئاسی گەشەکە بەرەبەرە لە ئاسی گەشەکردن ئەمانە هەمووی کۆمەڵە پێوەری نوێن کۆمەڵی واژەی نوێن کە لە هەم لە سیاست و هەم لە بواری ئابووریا بەکاردێن مامۆستارم خاڵێکی تر کە گرنگ ئاماژە پێبین ئەویش یاسای وەبەرهێنانە چ لەسەر ئاسی هەرێمی کوردستان چ لەسەر ئاسی عێراق یاساکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان و لە عێراق لە چه ئاستێکدا پێویستی بە هەموارکردنەوە هەیە باش بوو کە ئاماژەت بەوەدا لە هەرێمی کوردستاندا ئەوەی کە دەبینین هەمانی یاسای ساڵی 2010 کە جێبەجێکرێ گۆڕانکاری زۆر گەورە ڕوویاوە لە ساڵی 2010 ئەمە لە ساڵی 2022 دەبوو دووبارە هەموار بکرێتەوە یەکێک لەو هەڵا ناڵم هەڵا بەڵام یەکێک لەو شتانی کە دەبێت زۆر ئێستا هەوڵی بۆ بدرێ ڕێگەی لێ بگرێەوەی کەرتی خانوبەرێ لە هەرێمی کوردستاندا زۆربەی یاسای وەبەرهێنان بەکارهێنراوە بۆی کەرتی خانوبەرە گەشەی پێ بدرێ ئەم کە کەرتی خانوبەرە لە میزەڵانێکی گەورەیە چێ لە ئەنووساتەیە لە تەقینەوەیە کە لەگەڵ کە تەقیەوە زۆربەی کەرتی خانوبەرە لێرە بەداخەوە ئەڵێم ڕۆبەڕووی خێرانێکی گەورەیە بێتەوە چونکە بۆ نمونە لە شارێکی وەکو سلێمانی یان نزیکەی 6,000 نیشتەجێبوون دروست کراوە ئایا ئەگەر ئەمە بە پێی دراسە کراوە یاخود ئەگەر ئامانج لەم دروستکردنی ئەم 6,000 نیشتەجێبوونە ئەوەیە کە کرێکی کەم بێتەوە ئێمە دەزانین کە ئەو یەکانی کە دروستکراون زۆر گران کرێکی لەبەرەوەیە لە کرێچێتیە کە توانای کڕینیە و یەکانی نییە ئەمە یەک دووەمیان ئەگەرت ئەوەیە دراسیەوە کرابێت کە دانیشتوان ڕێژەی دانیشتوان زیادە بێت چ بەهۆی ئەوەی کۆچ دەکرێت بۆ ناو شارەکان و ڕێژی دانیشتوان لە نێو شارەکانە زیادە بێ واگریمان لە سەدا 40 یەکانیان داگیر کرد بە لە سەدا 60 یەکانە ئەمێنێتەوە ئەمانە دووبارە دەبن بەهۆی قەیرانیەوەی کە خەڵکێکی یەکێکی زۆر هەیە و جێگە نییە من پێم وایە دەبێت یاسای وەبەرهێنان دووبارە هەموار بکرێتەوە تەرکیز لەسەر کەرتەکانی کەم بکرێت هەوڵ بدرێت تەناکەرتی خانوبەرە سەر ئێمە کەرتی گەشت گوزارمانەیە کەرتی کشتکاڵمانەیە ئەمانە ڕاستە بە ئاماژەی پێکراوە بەڵام یاساکە بە
کلێنێک لە یاساکە دۆزراوەتەوە تەنها وەبرهێنەران فۆکسیانەوە تەرکیزیان لەسەر کەرتی خانوبەرەیە کە ئەمەش وەکوتم قەیرانێک دروستەکە بە هەمان شێوەی قەیرانی ساڵی 2008 کە لە جیهاندا ڕوویدا ئێستا لە ئیسپانیا لە ئەمریکا زۆربەی ئەم وحداتی سەکەنی هەیە کە چۆڵە پیانە وترێت گۆستاون واتە شاری جنۆکە کەسی تیادانی ئەوە شاری گەورە دروست کراوە و زۆربەی خەڵک چۆڵە دەست خۆش مامۆستارە لە دوانی هاوڵاتیانمان هەیە هاوکارانمان لە دوانی هاوڵاتیانیان بۆ ئامادە کردوین لەسەر ئابووری عێراق بزانین ئەوان چیمان پێڵان هەستەکەی لاوازی و بێهێزی ئابووری عێراق کە لە ڕیزبەندی وڵاتە بەهێزەکانە نییە هەستەکەی ئەم لاوازی کێ هۆکارە کە ئابووری عێراقە خاونی ئەو سامانە سروشتێ زۆرین کەچی ئابوورێکی زۆر لاوازمان هەیە وڵای لە ڕۆی ئابووریەوە چەند هۆکارێکە یەکێک لەوانە ئەقلیمی خۆمانە یەکش لەوانە عێراق گەندەڵی گەلێک زۆرە یعنی یەک و دوان و سیانی برێ 50 دەستی بژمێردرێن جا خوا هاوکارمامی خوا یارمەتیمان بدە ئینشاءالله طبعا ئەوانەی بەرپرسن لە بەڕێوەبردننی وڵات ئەوان ئەتوانن یان ئەگەر ئەوان پێش بکەون وڵاتیش پێش دەکەوێت هەر حکوومەتەکە یعنی چۆنڵی یاساکەی بە شێوەیەک نییە پلانینگ هیچ شتێک نییە هەر ئەوەیە هەر حکوومەتە وەکو هاوڵاتیەک ئامادەی بۆ بەهێزکردنەوەی ئابووری وڵاتی عێراق بە کڕینی بەرهەمە ناوخۆیەکان تۆ یارمەتی دەربی بۆ ئەوەی ئابوووریەکی بەهێز بێتەوە بەڵێ 100 جاش ئامادە بەرهەمی ناخۆی هەبێ نابێ ئەسڵەن بەرهەمی دەرەوە بهێنرێت و هەر خەڵکیشە پشگیری بەرهەمی ناخۆی بکات ئەو کاتە ئابووری عێراقیش باشتر ئەبێت وەکو ماڵی خۆم ئامادەم بەستە کوالێتی باش بێ و لە ڕووی مەسەن کابرا مەعاشخۆرە و مەعاشێکە ئەدرێتێ بەشی شتی بازێشتی هەیە زۆر گرانەکەوێت لە سەریتر هەیە کرێچیە و هەیە مەسەلەن کرێی مەسرەفی بانزینە و هەتا گەرەوانە باشکە حەزمان لە شتی ناوخۆییە تا بەرهەمی ناوخۆی وەستا بێ بەرهەمی دەرەوە ناکڕم بەڵێ مامۆستارم ئەوەی کە گوێبیستی قسەی هاوڵاتیان بووین تەمان کاتمان زۆر کەمەوە بە هەمووی 2-3 دقەیەکمان ماوە ئەمەوێت کاتەکە هەمووی ببەخشم بە تۆ لەسەر دوو خاڵێکیان ئەوەی کە بڕیار وایە کە لە ساڵی داهاتووە بانکی نیشتیمانی هەرێم بکرێتەوە یا بڵێن دابمەزرێنرێ کە هەتا ئێستا بانکی ناوەندی ئێرە خۆی مامەڵی بە دۆلارەوە کردو دۆلاری خسۆتە بازارەوە بەڵام بانکی نیشتیمانی هەرێم ئەگەر بۆ ساڵی داهاتوو دابمەزرێنرێ ئەویش بڕیار وایە کە مامەڵە بە دۆلار و کات و دۆلار بخاتە بازارەوە ئەمە چی کاریگەریەکە بێت لەسەر بازاڕی هەرێمی کوردستان و نرخی دراوەکان ئەمە خاڵێکیان ئەوەی تریشیان لە کۆی قسەی بەرنامەکە و ئەو بابەتانی کە باسمان کرد جارێکی تر بە چەند خاڵێک پێمان بڵێ کە چی بکرێت بۆ ئەوەی کە گەشە بە ئابووری هەرێمی کوردستان و عێراق بدرێت باقی کاتەکە بۆ تۆ ئەوەی کە باسی لە بانکی نیشتیمانی ئەکرێ هۆکاری من پێم وایە دامەزرانی هۆکاری دامەزرانی ئەم بانقا ئەوەیە کە هەرێم نەوتی خۆی کرد دەفرۆشێت زیاتر هینەکەی ئیراداتەکەی واتە داهاتەکەی بە دۆلار دەسەکەوێتەوە دەیەوێت لە بازاردا ئەم دۆلارە ساخ بکاتەوە بەرامبەر دینار بۆەوەی دووبارە بتوانێت هەم پرۆژەوە بەرهێنانەرەکان هەم موچەیە فەرمانبەرانی پێدابێن کە ئەوەی پێویستە ئەمانە بە یاسار ڕێبخرێتەوە لەلایەن بانقی ناوەندی عێراقیەوە ئەمە کاریگەری دەبێت لەسەر بازار لەبەرەوەی کە ڕێژێکی زۆر دۆلارە خرێتە بازارەوە و بەهای دۆلارەکە بەرامبەر دینار گۆڕانکاری بەسەردادێت لە هەرێمی کوردستانە بە تایبەتی ئەمە دووەمیان پێم وانی ئەمە ببێت بەهۆی ئەوەی کە گەشەیەکی زۆر لە ئابووری لە هەرێمدا ڕوودا تەنها ئەوەیە بەهای دۆلار بەرامبەر دیناردا بەزێ سەبارەت بۆی ئایا چی بکرێ بۆی ئابووری هەرێم گەشەی پێ بدرێ ئەوەی کە لە مقابلەکان بینیمان چاپێکردنەکانی هاوڵاتیان بینمان ئەوەیە کە پێویستە وشاریەکی نیشتیمانی بەرامبەر بەکارهێنانی کەلوپەلی ناوخۆی زیادکردنی مرۆیەکەی کە هەر لەسەرەتا گەشەپێدانی مرۆیەکە واتە خەڵکی دەبێت و وعیانە بێت کە بەرهەمی ناوخۆیش هەمان کواڵەتی بەرهەمی دەرەوەی هەیە لەبەرەوە بتوانێت کڕیاری زیاتر بێت لە پشت بە بەرهەمی ناوخۆی بەسرێت دووەمیشانەوەیە حکوومەت هەوڵ بدا ئابوووریەکەمان فرەچەشم کرێت تەنها پشت بە یەک کەرتی ئابووری نەبەسرێ بەڵکو ئێمە زۆربەی کەرتە ئابوووریەکانی کەمان هەیە کە دەبێت
پشتی پێ بەسترەوە دووبارە بنیاد بنرێتەوە. سێمیانەوەی ڕێژی بازرگانی لە نێوان ئێمە وڵاتانی دەرەوەدا زیاد بکە، واتە چ لەگەڵ وڵاتانی دراوسەیە چ لەگەڵ وڵاتانی دوورە دەست ئەمانە ڕێژی بازرگانی هەتا زیاد بکە، خەڵکی ئابووری وڵات زیاتر دەبوژێتەوە. چوارەمیانەوەی ئێمە هەوڵی گەشتسەنی مرۆی وڵاتەکەمان بین و هەوڵی ئەوە بین کە کوواڵەتی خوێندن، کوواڵەتی تەندروستی و کوواڵەتی بوارەکانی کە خزمەت گوزارەکانی کە لە وڵات ئاسانکاری لە پێدانی مۆڵەتی پرۆژەی کارە، ئاسانکاری لە پێدانی پرۆژەی کاری بچووک و مامناوەندا کە ئەمانە هەمە هەلی کار بۆ خەڵک فراهم دەکەن و خەڵکی تەرکیزی تەنها لەسەرەوە نابێت کە حکومەت هەلی کاری بۆ فراهمکە، بەڵام چاوەڕێی دامەزراندن نەکە، چاوەڕێی دامەزراندن نەکا و من زمنی هات چی بێت ئەوەی ئەو یاسایەوە بەرهێنا دووبارە هەموار بکرێتەوە کە ئاسانکاری بۆ خاوەنکارەکان بکە کە زیاتر هەلی کار بۆ هاوڵاتیانی هەرێم فراهم بکەن. جگە لەوەش باشتی کەوە بیر نەچێ ئەوەی زمانی اجتیماعی یعنی ئەوەی کە کرێکاران لە هەمان کاتە زۆربەی خەڵکی هەرێم زیاتر بۆیە دەیەوێت لەلایەن کەرتی گشتیەوە بەخرێتە کار بۆ لە پێناوەیە کە زۆربەی ئەو سوودانی لە کەرتی گەشتی وەریەگرێوەکو تەقاوتی خاننشینی ئەمانە لە حکومت دەتوانێت زمانیەوە بکە، بەڵام ئەگەر کەرتی گشتی بڵم زمانی اجتیماعی زیاتر پەری پێ بدرێەوە هەڵ بدرێوانێشی کە کار لە کەرتی تایبەتی یاکەن بتوانن دواتر قاننشین بن، ئەمەش دووبارە دەبێتە هۆی ئەوەی کە خەڵکی تەنها تەرکیزی لەسەر چەند پیاوەێکی خۆی هەیە کە 20 ساڵ خزمەتی هەبێت. دەستەکانە خۆش بێ مامۆستارم زۆر سپاسمان دوماگری سپاس بۆ تەواوی زانیاری و ڕوونکردنەوەکانە، سپاس بۆ مامۆستا ئارام قادر کۆکۆی کە بەڕێزیان مامۆستای زانکۆ ئابووری ناسن، سپاس بۆ ئێوەش کە هەتا ئێستا بینەرما بوون، کاتێکی خۆش بۆیەوە خواتان لەگەڵ.